ڕێزی خۆشەویستی مێاوڕیان چاوتان ماچەکەم دووبارە هەمان کتێبە سەوزەکە باسی ئیسرا و میعراجی تایە طبعا ئەم کتێبە لە دوای ئیبن هیشام و ئیبن ئیسحاق و ئەوانی ترەوە کە سیرەیان نووسیوە ئەم کتێبە باشترین کتێبە ئێستا لە بازاڕەکانی کوردستانە زۆر بەناوبانگە مە چاپی حوتەمیەتی کە ساڵی 2020 چەند جارێکی تری چاپ کراوەتەوە بە هەمان شێوە سڵاو تۆش چاوەکەم ئەوەی کە زۆر گرنگە لەم کتێبەیە زۆر ڕاستگۆیانە هاتووە هەموو سیرەی نەبەوی کۆ کردوێتەوە وەکو جاری تریش باسم کردەوە هاتووە زۆر ڕاستگۆیانە ڕەوشتی پەیامبەری ئیسلامی پێناساندوین ئەنجا ئەگەر کەسێک موسڵمان بێت شانازی پێوە کات بۆ هەموو کوشتار و بۆ هەموو غەزەوات و بۆ هەموو تاڵانی کە کردوێتی بەڵام کەسێکیش بە چاوی ڕخنەوە تەماشای بکات بێگومان دڕندەی پەیامبەری ئیسلامی بۆ دەرەکەوێت درۆکانی پەیامبەری ئیسلامی بۆ دەرەکەوێت کە هەر هەمووی لە قەڵبی مرۆڤایەتیە دەرەچێتە دەرەوە ئەنی مەبەستم نەک بە پێوەری ئێستای مرۆڤایەتی بە پێوەری مرۆڤایەتی ئەو سەردەمەش کە محەممەد کابراایکی چەند ڕەندە بووە چەند درۆزنیش بووە جا ئەمە لێرەیە باسی ئەو درۆ گەورەیەکەین کە ئیسلامیەکان هەڵایەکی زۆر گەوریان لەسەر ئەوە دروست کرد کە یونس ڕاوی ویستی پینەی بکات بۆی پینە نەکرا لە بەرۆی سەلەفیەکان یان ئەوانی کە ئەهلی جەماعە و سوننەن ئەویان پێ قبوڵ ناکرێت کەسێک بێت وەکو یونس ڕاوی یان کەسێکی تر بڵێ بابە ئەمە درۆیە ئەمە ناکرێت کەسێک ئەم هەموو گەشتەی کردبێت لە شەوی ئیسرا و میعراجە ئەم هەموو شتە ڕووی یابێت کاتێک کاتەوە تۆ جێگاکەی گەرم بوو بێت ئەمەی کێشەکە بۆ موسڵمانان کە بووە اینجا من لەگەڵ ڕێی کاک یونسام بەڕاستی ئەوەی ئیسلام جوان بکات من بەو شێوەی ئەو نا بەڵام من ڕەفزی هەموو شتەکانەکەمەوە بەڵام من سپاسی کاک یونسەکەم کە ئەوێت ئەو ئیسلامە بکە بە تەیرێکی معقول بۆی بتوانی لەگەڵ کۆمەڵگایە بیکونجێنیت ئەو هەموو خوراپیات و درۆدە لە سەی لێ دەرگا کەچی مسلمانانی بانخوازە سەلەفیەکان وانی کە ئەهلی سوننە و جەماعەتن بە قسەی خۆیان چۆن شکاتیان لێ کردووە لەبەرەوەی کە گوایە سوکایەتی بە دینی ئیسلامەکە پێش چاوەکەم وەرن من ئێستا بۆتانە خوێنمەوە لەم کتێبەوە ئەعلەمەوە ڕەحیق المەختوم گوڵاوی سەرمۆر کە جارێکی تریش باسم کردووە چەند جاری تریش باسم کردووە کە جایزەی وەرگرتووە لە باشترین سیرە بۆ سەردەمی نوێ فەرمووەرن بە عەقڵانیەن ئەوەی کاک یونس باسیەکە ئەوانەی کە خەڵکی معتەزیلە باسیەکەن عەقڵ پێش نەقڵە ئێمەش باسی ئەوتان پرسیاری ئەوتان لێکەین ئەتان خەینە ئێوە بەڕێستانەکەین بە دادوەر لەسەر مەسەلەی نەقڵ و عەقڵ کامیان لە پێش کامیانە ئایا عەقڵ لە پێش نەقڵە یان نەقڵ لە پێش عەقڵە لای ئێمە عەقڵ لە پێش نەقڵە من ئێستا ئەمەتان بۆ خوێنمەوە شۆڕەوەکەی کە ئەم کابرایە باسی کردووە سەفا ڕەحمان موبارەکفووری وەکووتم جایزەی وەرگرتووە لەسەر ئەم سیرەیە بەڕێزە ناوە دەست پێکە من کۆمنتی خۆمیم لەسەر هەموو ڕووداوەکانی کە لێرەیان نووسراوە شەوڕەوی و بڵند بوونەوە مەمە سەرەتای بابەتەکەیە لەو قۆناغەدا بانگەوازەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە نێوان سەرکەوتن و چەوسانەوەدا بێوچان ڕێگەی دەبڕی چەند ئەستێرەیەکی کز لە ئاسوویەکی دوورەوە بە دیار کەوتن ئەوە بوو ڕووداوی شەوڕەوی بڵندبوونەوە ڕوویدا بزانین چۆن بڵند بۆ تۆ
بە چەند وتەیەکی جیاواز کاتی دیاریکردنەکەی قسەی لەسرە تەسەوڕکە لە بەرزبوونەوەی محەممەد لەو ئیسرا و میعراجەشە ڕای جیاوازی لەسرە فەرمون بار ڕاجیاوازەکەم زانی یەکەم وتراوە شەوڕەوی لە یەکەم ساڵی پێغەمبەرایەتیدا ڕوویداوە ئەمە ڕای تەبەریە دووەم وتراوە 5 ساڵ دوای پێغەمبەرێتی بووە نەوەوی و قورتوبی ئەمان بەلاوە پەسەندترە نەوەوی قورتوبی دوو کەسی زۆر شارەزان لە دینی ئیسلام کە نزیکترین کەسن لە سەردەمی محەممەدەوە ڕای سێم چییە وترابیشە لە شەوی 27 مانگی ڕەجەبی ساڵی 10 پێغەمبەرایەتیدا بووە ئەم کابرای نووسەری ئەم کتێبە ئەم ڕایانی پێ قبوڵە ئەو ڕای پەسەند کردووە چوارەم وتراوە پێش کۆچ بە 16 مانگ بووە نەزانم مانگی ئیسلامی مانگی زاینی فەرقیان هەیە ئەوە کێشە نیە واتە لە ڕەمەزانی ساڵی 12 پێغەمبەرایەتیدا پێنجەم ئەمە هەموو ڕاجیاوازە لەسەر ئیسرا و میعراج پێش کۆچکردن بە ساڵێک و 2 مانگ بووە واتە لە محەڕەمی ساڵی 13 پێغەمبەرایەتیدا ئەمە ئێستا تەواو نەبووە شەشەم وتراوە ساڵێک پێش کۆچکردن بووە واتە لە ڕەبیع الئەوەلی ساڵی 13 پێغەمبەرایەتیدا باش چاوەکەم ئێوە 6 ڕای جیاوازتان هەیە ئەخر چۆن ئەکرێت خۆتان ساغ بکەنەوە پێمان بڵێن کامیان ڕاستە لە کام ساڵەیە بووە واز لەوە ژێنی کێشەمان نییە بە هەر ساڵێکا بوو کێشە نییە سێگوتەی یەکەم بەوە ڕەت کراوەتەوە کە خەدیجە ڕەزای خوای لەسەر بێت لە ڕەمەزانی ساڵی 10 پێغەمبەرایەتیدا وەفاتی کردووە ئۆکەی ئەمە سێ دانەمان ڕەفز کرد وەفاتکردنەکەشی پێش فەڕزکردنی 5 نوێژەکە بووە دوایی ئەمە سەر ئەم فلیمە ئەم معاملەی بینی ئەڵڵا و محەممەد ڕای جیاواز نییە لەوەدا کە فەڕزکردنی 5 نوێژەکە لە شەوی ئیسرادا بووە بەڵام هەر سێ وتەکەی دواوە بەڵگەیەکم نەدی پەسەندی بکەم هەرچەندە ڕەوتی سوورەتی ئیسرا بەڵگەی لەسەرەوەی شەوڕەوی دواتر ڕوویداوە ئەمە نووسەر ئەڵێ هەروەها پێشەوایانانی فەرموودە فرمودامي درو دلسية أما قال عن قال فلان حدثنا فلان عن عنها إيمش زور بكردي ديخين الرون ابن قيم قالت راسته وهاي كبيغمر إخوة بجستا شو الرأي بيكراوه كأما لقال هيج منطقي في زيانا قنجت كسيك بجستا أو مدايا ببريت لما زكوتي حرام أبو بيت المقدس بسواري براق وبهاوريتي جبرائيل عليه السلام جبرائيل عليه السلام لبيت المقدس دابزي ونجي بإمامة بو بيغمبران كردو وجلوي براقشي بالقي درقاقي مزقوتكو بستوتو آخر أما كري خوايا چي اويري بيدزي بو چي اي بستيتو اما رنگ بيما بلين اما العربة كانت عن وقردو انا العربي شيوان مقال هرچي ما بخينتو وزاني عقلية بيك توزبيد بكاتو ازاني كاما اما چي برسيارة اي بو چي بستيو كسي كري خوا بدزي ام رقصيكي هي نزرايم جالي بزور بدلن بو ليان برسيويتيان ئەم کێشەی تۆ چییە لەگەڵ ئەم بانخوازانەیە کە داوای دیبەیتی لەکەن وتی لەسەر کەرێکە تاوان ئەو کەرە زۆر مانای هەیە لەسەر کەرێکە کام کەرە ئەو کەرەی کە ڕفی ئەو کەرانی کە سکاڵایان لە دژی تۆمار کردووە من لەوەی دووەمیانم تێگیشتم ڕێز و خۆشەویستیم هەیە بۆی پاشان هەر لەو شەوەدا لە بەیت المەقدسەوە بو ئاسمانی دنیا بڵند کرایەوە چێ محەممەد بەچی بەکەرێک لەگەڵ چێ لەگەڵ جوبرەیلە بە جوبرەیل چی پێبوو جوبرەیل محەممەد لە شوێنەکە پێناسەیە کاڵێ 600 باڵی هەبوو ئەی باشە خۆی نەیەتوانی محەممەد هەڵگرێ ئەم کەرەی وەهێنا لەگەڵ خۆی
ئەمەش پرسیارێکە. لەوێدا لە دوای کردنەوەی ئاسمانی یەکەمی داوای کردنەوەی ئاسمانی یەکەمی کرد بۆی کرایەوە، لەوێدا باوکی مرۆڤایەتی ئادەمی بینی و سڵاوی لە کرد بە خێراتنی کرد وەڵامی دایەوە دانی نامە پێغەمبەرایەتیەکەیدا. طبعا لەمە لە هیچ شوێنەجی قورئانە ئەم چیرۆکە نهاتووە. ئەمە هەر هەمووی نییە قسەی قۆڕ و بەلاشە، هیچ شتێک لە قورئانە نهاتوو کە محەممەد ئادەمی بینی بێت لە ئیسرا و میعراجە. ئەمە لە تەفسیرە هاتووە. باشە لە لای ڕاستیەوە خوای گەورە گیانی هەموو پێغەمبەرانی نیشاندا و لە لای چەپیشەوە گیانی تەوەمبەرانی نیشاندا. فلیمەکەی زا دەستی پێ نەکردووە، ئەمە هەموو شتێکی بینی، هیچ کێشەمان نییە. پاشان بەرز کرایەوە بۆ ئاسمانی دووەم، بۆی کرایەوە تێیدا یەحیای کوڕی زەکەریا و عیسای کوڕی مەریەمی بینی. ئەلێرە ئەم ساختە چییە؟ باسی ئەوەی نەکردووە کە تەقول بابەکەی باز نەکردووە کە لە دەرگاکەیاندا وتێتی چێل لەگەڵ وتێتی محەممەد وتێ بانگ کراوە، داوەتی بۆ کراوە، توێتی بڵێ ینی ئەڵڵا و فریشتەکان کۆمنیکیشنیان نەبووە، ڕەبتێکیان نەبووە، بە تەلەفۆنیش قسە نەکراوە بڵێ من کەسێکە داوەتم کردووە دەرگاکانی لێ بکەنەوە، نابێ هەموو تەقول با بکەیت، هەمووی لێی بیت بۆی دەرگاکەی بۆ بکەنەوە. کێشە نییە. پاشان بەرز کرایەوە بۆ ئاسمانی دووەم بۆی کرایەوە تێیدا یەحیای کوڕیەوەی بینی، پێیان گەیشت و سڵاوی لێکردن وەڵامی دایە و بە خێراتنیان لێ کرد و دانیان نا بە پێغەمبەرایەتەکەیدا. ئەمە هەڵخەڵەتاندنی مەسیحیەکانە، ئەمە بەس بۆ ئەوەی کە بە مەسیحەکان بڵێ عیسا و مریەم دانیان بە من ناوە بۆی هەڵیان خەڵەتێنێ. تا ئێستاش هیچ مەسیحیەک دانی بە تۆ دانەناوە، لە زای لەبەرچی لەبەرەوەی کە تۆ ئەڵێیت غەیر المەغڵوب عەلەیهم وەلا الضالین، لەسەر ئەوە کەس باوەڕی پێ ناکات، تۆ درۆزنیت. پاشان بڵند کرایە بۆ ئاسمانی سێم، تۆ سێم فلیمەکە یەکەم و دووەم و سێم باشە دەی بزانین چی بینیوە؟ یوسف تێیدا بینی، یوسفی تێدا بینی، سڵاوی لێ کرد وەڵامی دایە و بە خێراتنی لێ کرد و دانی نا بە پێغەمبەرایەتەکەیدا. ئەخر لەسەر چه ئاساسی دانی نا بە پێغەمبەرایەتەکە؟ هیچ شتێکی بۆ یوسف باز نەکرد، بۆ ئەو هەموو سێ دەرگایە بۆ هیچ کەسێکیان نەبوو ئادەمی باز کرد، نەبوو عیسا و مریەمی باز کرد، نەبوو یوسفیشی باز کرد. بە چ منطقێک ئەوان دانیان نا؟ ئەی خۆ ئەو گومانی لەسەر بوو کە لە دەرگاکان دەرگایان لێ نەکردەوە. ئەوە جوبرەئیل پاکانەی بۆ بکردایە کە ئەم کەسە محەممەدە و بەڵێ داوەت کراوە. وەڵحاصل دەی پاشان بەرز کرایەوە بۆ ئاسمانی چوارەم ئیدریسی تیا بینی، سڵاوی لێ کرد و بە خێراتنی لێ کرد و دانی نا بە پێغەمبەرایەتەکەیدا. ئیدریس کێیە؟ ئەدەی لە یەک موسڵمانم بۆ بدۆزنەوە بزانم ئیدریس کێیە. یەک موسڵمان بۆم بنووسێ لە کۆمنت بزانم پێغەمبەر ئیدریسە ناسێ یان ناناسی. نەیناسێ، پی نەکردنە هەمووی. پاشان بەرز کرایەوە بۆ ئاسمانی پێنجەم، هاڕوونی کوڕی عەمرانی تێدا بینی، سڵاوی لێ کرد و بە خێراتنی کرد و دانی نا بە پێغەمبەرایەتەکەیدا. ئەی کوڕە خۆ ئەمە هیچی پێ نەبووە، خۆ ئێستا ئەڵێ ساڵی چەنی شەش جیاوازی هەیە لەسەرەوەی چ ساڵێک بوو کە ڕۆیشتۆ بۆ ئاسمان. ئێ باشە تا ئێستا قورئانەکە بە کاملی نهاتۆتە خوارەوە، تاکو پیشانی ئەمانەی بات کە لە دەرگاکانەی بینن کە لە تەبەقەکانی ئاسمان یەک بێکیان نەبینێت، قورئانەکە تەواو نەبووە، هەتاکو ئەمانە بڵێن تۆ بەڵێ تۆ پێغەمبەری. ئەڵڵا خۆی ئەسباب نزولەکانی هەیە. ئەکەواتە ئەمە چ فلیمێکە، چ درۆزنیەکیەکە لە دنیای هەیە. وەڵحاصل کێشەمان نییە، با بێنە سەر باسی دووەمی. پاشان بڵند کرایە بۆ ئاسمانی شەشەم، لە ئاسمانی شەشەمە موسا بینێ. موسا نزیکترە لە خواوە لەبەری تەنها پێغەمبەر پەیامبەری خوا بە جۆرەی دینە ئیبراهیمیەکان تەنها موسا
خوای بینیوە ئەڵڵای بینیوە نەیش بەبینین نا خۆی پیشان ناوە لە چێوی توور بارحاڵ موساش دانینا بە پێغەمبەرایەتێکە کە موسای بەجێهێشت گریا پێی وترا بۆچی دەگریت فەرمووی ئەگریم چونکە کوڕێک نێراوە لە دوای منەوە ئەوانەی لە ئومەتی ئەو دەڕۆنە بەهێشتەوە لە ژمارە ئەوانەی ئومەتی من زیاتر تۆ سەری ئەو سوکایەتی لێرەشە سوکایەتی بە جوولە کاکە ئەڵێ موسا گریاوە کە من بەجێم هێشتووە لەبەرەوەی ئومەتەکەی من زیاتر دەچنە بەهێشتەوە تا ئومەتەکەی موسا ئەگەر ئەمە ئەو پەڕی سوکایەتێ بە خودی موسا باشە ئەم ئەو پڕی سوکایەتێ بە خودی موسا چونکە موسا تەنها پێغەمبەر بووە کە ئەڵڵا خۆی پیشانداوە بە شێوازێک لە شێوازەکانی کە لە کتێبی تەلمودی کۆن و چی پێڵەن عادی کۆن و عادی جەدیدە هەیە بەڵێ تەسەوورکەن محەممەد خۆی لەوە پیاوتر زانیوە پاشان بەرز کرایەوە ئاسمانی حەوتەم گەیشت بە ئیبراهیم سڵاوی لێ کرد و بە خێراتنی کرد و داینا بە پێغەمبەرایەتیدا پاشان بەرز کرایەوە بۆ سەدر المونتەها ئەنجا بڵند کرایەوە بۆ بەیت المەعموور ئەمزانین لە بەیت المەعموور چی کردووە پاشان بەرز کرایەوە بۆ لای ئەلجەبار ئەوەندە لێی نزیک بۆوە هەتا بە ئەندازەی دوو کەوان یان کەمتری مابووە ئەنجا ئەوەی ویستی وەحی کرد بۆ پێغەمبەر 50 نوێژی لەسەر کرد هەرک گەڕایەوە هەتا بەلای موسادا تێپەڕی پێی فەرموو پێی بەچی فەرمانی پێکردی ئەمە ئەڵڵا فەرمانی محەممەد کردو و توێتی 50 نوێژ بکات ڕۆژی ئەوێ 50 نوێژ بکەن فەرز موسا پێی وتووە بەچی فەرمانی پێکردی فەرمی بە 50 نوێژ فەرمی ئۆمەتەکەت بەرگی ئەوە ناگرێت تۆ سەیری کە ئەڵڵا عەلاقەی بۆ سەرەوە نیە هەر لە خۆیەوە نییە بڕۆ تڕکەن تەواو 50 نوێژ موسا ئەڵڵای باشتر ناسیوتی کابراایکی زۆر وینە زۆر بۆ تووڕەیە هەر لە خۆی بڕیارەیە پێ بڕۆ پێی بڵێ وا نابێت داوای لێ بکە سوچی بکات لەسەر ئۆمەتەکەت لای کردەوە بە لای جوبرایلدا وەک بێوێت ڕای ئەو وەربگرێت جوبرایل هەمووی نەکات لەگەڵ یاوە ئاماژەی فەرموو بڵێ ئەگەر حەزت لێ بێت یعنی ئەگەر پێت خۆشە چینەوە لای ئەڵڵا جوبرایل بەرزی کردەوە هەتا چووە خزمەتی خوای گەورە لە جێگەی خۆی دابوو ئەمە قسەی بوخاریە لە چەند ڕێگەیەکەوە هەمووی درۆتە لەسەی بوخاریە ئەجینا لە قورئانە هیچ شتێک نهاتووە ئەی قورئانەکان بۆچی نایەن وەڵامێم درۆدە لە سێ بنەوە ئەنجا دەنوێژی لەسەر کەم کردنەوە پاشان دابەزیەوە تا بەلای موسادا دێپەڕی هەواڵی پێدا فەرمووی بگەڕێەوە مەعامەلە بەسەری خۆم لۆ زیاتر خۆم زیاترم پیاوە من نەبێ قازانجێکی لەکەم ئەمە مەعامەلەیە لەگەڵ ئەڵڵایە لەسەر نوێژ تێپەڕ ئینجا هەواڵی پێدا فەرموو بگەڕێەوە لای پەروەردگارت داوای سوکردنی لێ بکە بەردەوام لە هاتوچۆدا بوو لە نێوان موسا و خوای گەورەدا هەتا بۆی کرد بە 5 نوێژ موسا فەرمانی پێدا کە داواکەی سوکردن بکاتەوە فەرمووی شەرم دەکەم لە پەروەردگارم بەڵام ڕازی دەبوو ملکەچم یعنی دک لە پێنجەکانی بەخوا لە ڕوونا ئای بەجارێکتر بگەڕێمەوە نیە ئەوەنە تەکلیفم لێکرم ئەڵاوە بێ لە 50 کردی بە 5 ئەی کاسی بەوە نییە کێشەمان چییە بە لێرەوە نیکەینەوە نییە ماڵەوە بێ سوپاس بۆ تۆ کە بیری خستمەوە کە ئەڵڵا کە لە ڕق نییە نێتوانی مەعامەلەی لەگەڵا بکەیت مەعامەلە لەگەڵ ئەڵڵا بکەیت لەسەر نوێژ کە دوورکەوتەوە بانگوێژێک هاواری کرد من بڕیاری فەریزەکەم دا و سەرشانی بەندەکانم سووک کرد تەواو پاشان ئیبن القەیم باز لە جیاوازیەک دەکات سەبارەت بە چاوپێکردنی پێغەمبەر بۆ پەروەردگاری گەورە پاشان باسی قسەیەکی ئیبن القەیمی کردووە لەو بارەیەوە پوختەی قسەکە ئەوەیە کە بینین
بە چاو لە بنەڕەتدا نەسەلماوە و ئەمە قسەیەکە هیچێکێک لە هاوڵان نیان فەرمووە یعنی هەرچی وای دە گوی خواردووە ئەوەش باس دەکرێت کە ئیبن عەباسەوە کە بەڕاهایی و بە دڵ بینیوێتی ئەوە یەکەم دژ بە دووەم نییە ئەواتە دوانە ڕێی جیاوازیان نییە پاشان لەڵەت ئاەتی سوممە دەنا فەتەدەلە ئاەتی نەجم سوورەتی نەجم ئاەتی هەشت ئەم نزیک بوونوێ ئەو نزیک بوونەوە نییە لە سوورەتی ئیسرادا هاتووە ئەوەی لە سوورەتی نەجمدا هاتووە نزیک بوونەوەی جوبرەئیلە نزیک بوونەوەکەش هەر وەکو عایشە و ئیبن مەسعود دەڵێن ڕەوتی ئاەتە بەڵگەیە لەسەر ڕەوتی و ئاەتە بەڵگەیە لەسەری نزیک بوونەوەکە لە سوورەتی ئیسرادا ڕوونەکەمە بەستی پێی نزیک بوونەوەی پەروەردگاری گەورە و لە سوورەتی نەجمدا باسی لەوە دەکات بەڵکو ئەوەی تێدایە کە جارێکی تر لە سەدر المونتەها بینیبێتی هەر پینە جا ئەم کەرەکە جایزەی وەرگرتووە لەسەر ئەم کتێبە هەر هەموو ئەڵێ قورئانە ئەبێت تەفسیری بۆ بێنی تەفسیر بۆم سیرێ بێنی پێغەمبەر دوجار لەسەر شێوەی پیرۆزی جوبرەئیلی بینی و جارێک لەسەر زەمین جارێکی لە سەدر المونتەها والله ئەعلەم الله ئەعلەمێکیان تێسرەوان الله ئەعلەم ئیسلام کە هیچ شتێکی پێ نەما شرۆڤەی بۆ شتێک نەما وەڵامی پرسیارێکی پێ نەما ئەڵێ الله ئەعلەم هەموو دەبەنگەکانی ئیسلام واتە زانایانی ئیسلام من زاناکان بیان ئەڵەم دەبەنگستان زانستان نییە ئەوانە دەبەنگن ئەجا تۆ سێری ئەم پینەکردنە تۆ لێرە ڕووداوی سنگلەتکردنەکەی کە گوایە کاتێک کە محەممەد لە لای دایانەکەی بووە حەلیمە سەعدیە پاشانیش لێرە جارێکی تریش سەدیان بۆ لەت کردوتەوە ڕووداوی سنگلەتکردنەکەش جارێکی تر لێی ڕوویدایەوە لەو سەفەرەدا کۆمەڵە کشتی جۆرا و جۆر ڕووی بینی شیر و مەی خرایە بەردەستی شیرەکە هێڵبژە جا ئەگەر مەیەکە هێڵبژە کێشە چی بوو ینی ومەی محەممەد خۆی بە مەی بە شەراب دەستنوێژی گرتەوە خواردو شێتیەوە تر فەرقی چیە شیرەکە ئەمە مەبەست بە درۆ دەلەسێ بۆ پاکی محەممەد ئەمە قەم قسەیە کراوە ڕێگای فیترەتت هەڵبژات یان فیترەتت پێکە خۆ گەر مەیەکە هێڵبژادای ئەومەدەگەی سەری لێ تێگەژوو بۆ ئێستا ئەومەدەگەی سەری لێ تێک نەجووە مەیش ناخۆنەوە دینەکەی محەممەد مەستری کردوون لە مەی ڕسواتری کردوونەوەی کە مەی بخۆیتەوە حەو کوشتارانەی کاوە سەردەمەی 1439 ساڵە مرۆڤ بەکوژێ لە پێناو دینیەکە ئەمە مەستکردن نییە خۆزگە مەیەکە هەڵبژاردە ئێستا خەڵکەکە باشتر بوون بڕواتان بێت ئەوانەی کە مەیخۆرن زۆر میهرەبانترن لەوانەی کە ئەو شیرە هەڵەبژێرن هەروەها 4 ڕووباری بینی لە بەهەشدا 2 ڕووباری دیار و 2 ڕووباری نادیار مەتاڵامە 2 دیارەکە بریتی بوون لە ئیل و فورات هەرە 2 ڕووباری بینە کۆرە دەبانگ لە ئەمەزۆن ڕووبارێکەیە زۆر درێژترە لە نیلیش تێگی ماناگە شێوەیە کە پەیامەکەی نیشتەجێ ئەو دوو شێوەیە بە پیتە دەبێت لە نیل و لە فوڕادا نیمچە دوورگەی عەرەبی هەموو پێغەمبەرەکان لەو دەبەنگایەتی و سەریان هەڵەداوە دوای ئەوەی گەورەترین شارستانیەتی مرۆڤایەتی لەو ناوەیە تێکەشکێت فێرعەون و ساسانیەکان و ئەمانە ئیتر کۆمەڵێک عەرابی کۆمەڵێک خوشترەوان یەن شارستانیە دروستەکەن کە نییانە چکە هیچ بەڵگەیەک نییە کە محەممەد شارستانیە بوو بێ بڕۆ مەکە و مەدینە بزانن یەک بینایتیە جگە لەوەی لە دوای تەکنۆلۆژیاوە دروست بووە هەموو لە خێوەیە ژیاون ئەوانە کەی بەشەر بوون هاتون بۆ تاوانی ئەوانەی نەتەوەکانی دەروپشتیان بەس بۆ تاڵانی داگیر کردووە نەک بۆی دینی ئیسلام ئەجینا هیچ گەوادێکیان لە کاتی داگیرکردنی کوردستانە یەک ئاەتی قورئانی لەبەرنەوە هەمیان نەخوێنەوار بوون قورئان خوێنەکان وانەی کە ئاەتیان لەبەر بووە لە سەردەمی حەربی ڕەدەیە نیوەیە کوژراون نیوەکەی تریشیان نەیانوێراوە بیان نێرن بۆ هیچ شەڕێک
کەواتە کە هاتوون بە کوردستانیان داگیر کردویان هەر شوێنێکی دریان داگیر کرد بێت بەس بۆ تاڵانکاری هاتوون. ئەوە باسێکی ترە. هەروەها مالیکی دەرگەوانی دۆزەخی بینی ئەی لەوە ئەوە مالێکی دەرگەوانی دۆزەخی بینی ئێخۆدە دۆزەق ئێستا دروست نەکراوە تەواو نەبووە پێدەکەنی لە ڕووکاریدا گەشت و خۆشی دیار نەبوو هەروەها بە بەهەشت و دۆزەخی بینی فلیمە ئێستا فلیمەکە دروست نەکراوە سیناوریەکەی تەواو نەبووە محەمە هەموو شتێکی پیشاندرا هەروەها بخۆرانی ماڵی هەتیوانی بینی تۆ سەری ئەو قسە قۆڕە بینی قاپۆڵەیان هەبوو وەک حوشتر پارچە ئاگری وەک مشتە بەرد دەکرا بە دەمیاندا و لە دەرەچەیانەوە دەرەچۆ دەرەوە سوخۆرەکانیشی بینی سکیان گەورە بوو ئەو شتانەی کە لەو سەردەمی خۆیان ڕویاوانەی بینیوە جێگەی خۆیان نەیان دەتوانی لە جێگەی خۆیان بجوڵێن بۆ پیشاندانی دۆزەخ ئالولبەیت و فرعەونی بەلایاندا تێپەڕین و پێیان پێدادەنان زیناکارانیشی بینی گۆشتێکی پاک و قەڵە و گۆشتێکی هەڵاوساوی بۆگەنیان لەبەر دەستا بوو لە گۆشتە پیسە بۆگەنەکەیان دەخوارد و وازیان لە گۆشتە پاکە قەڵەوەکە دێنە بەجددی ئەمە کارەزادە ئەم سیرێ دەردی گاگبادی هەڵێ ئەو بەجنیەوەی یاوێ دێڵێ ئەوەی کە ئەمەی نووسیوە ئابڕووی محەممەی بردووە نەک ئەوی سیرەی نووسی بێت دەی بەڕێزا لە بەردەوامە بین هەروەها کاروانێکی خەڵکی مەکەی بینی لە چوون و گەڕانەوەدا بوو گوشترێکیان لە پێشەوە بوو دیاریە کرد لەسەریان وەستا ئاوی لە دەفرێکی سەردا پۆشراویان خواردەوە ئەوان نووست بوون پاشان دەفرەکەی بەسەردا پۆشراوی هێشتەوە و ڕۆیشت ئەوەش بوو بەڵگەی بانگەوازەکەی کە لە بەرەبەیانی شەو ڕەویدا ئەمە بەڵگەیە کاروانێکی خەڵکی مەککەی بینی لە چوون و گەڕانەوەدا بوو وشترێکیان لە پێشەوە بوو دیاری کرد لەسەریان وەستا ئاوی لە دەفرێکی سەردا پۆشراویان خواردەوە ئەوان نووست بوون پاشان دەفرەکەی بەسەردا پۆشراوی هێشتەوە و ڕۆیشت ئەوەش بوو بەڵگەی بانگەوازەکەی لە بەرەبەیانی شەوی شەو ڕەویدا ئەدە ئەمە بەس پێ بڵێن ئەمە بەڵگەیەکە ئیبن قەیم بەڵێ کاتێ پێغەمبەر ڕۆژی کردەوە لە ناو قوڕیشدا هەواڵی پێدان کە خودا چی لە ئاەتە گەورەکانی خۆی نیشانداوە ئیدی بە درۆخستن و ئازاردان و زیان پێگەیاندنیان زیاتری کرد داوایان لێ کرد وەسفێکی بەیت المەقدەس بکە ئەی تەبعەن نەبووە کە شتێک نەبێت تەوان داوای لێکن کە وەسفی بکە خوای گەورە هێنایە پێشاوی تا بە باشی دیاری کرد اینجا هەواڵی نیشانەکانی پێدان ئەوانیش نەیان دەتوانی بەرپەچ یەک وشەی بدەنەوە برە دەبڵان ئەو بەیت المەقدەسە هەر نەبووە لە دەرسەردەمی عەبدولمەجید کوڕی مەروانە دروست کراوە بەیت المەقدەس مزگەوتێکی تر دوورتر بووە مزگەوتیش نەبووە هەر پەرستگایەکی کافرەکانی قوڕەیش بووە لە دووری مەکەوە ئەجا تۆ سەیری ئەمە زۆر بەقواتە تا بە باشی دیارەکە ئەنجا هەواڵی ڕێگەی هاتن چوونی کاروانەکەشی پێدان پێشی وتن کە چ کاتێک دەگاتە جێ هەواڵیشی پێدان سەبارەت بە یەکە موشتری پێش کاروانەکە هەواڵەکەشی بەڕاز وا دەرچوو کە پێغەمبەر فەرمووی کەچی ئەو هەواڵە زیاتر تووڕێکردن زیاتر لە کوفر و بێباوەڕیدا نەخڕی کردن یعنی جێی سیقە نەبووم زەلامە چکو درۆزن بووە ئەگەر زانیوێتی کاروانێک یەک تاجیرە کاروانێکی بازرگانی کێ سەرکردەی کاروانەکەی خوشتەکانی ژیان ناوی چێ خۆمە ڕقەمی سیارە نەبووە لە بەری بێ ناوی خوشتەکانی زانیوە زانی کێ دورگەی عەرەبی پێکاتووە لە کۆمەڵێک خێڵ ئەوانیش هەموو خێڵەکان ناوی خوشتەکانیان لە لای هەموو بازرگانەکان ناسراوە لەبەرەوەی کە کاتێک چەتەکان هێرشەکەنە سەریان بۆی بزانن کە کام موشتریان بە ناوەکەی بزانن کام موشتریان لێ دزراوە یان تاوانی لە کام موشتریان کراوە
گوتراوە بۆی ئەبوو بەکر ناونراوە سەدیق چونکە دەست بەجێ ئەم ڕووداوی بەدەست بە کێشە ڕێوی کێشە دەکلکم ڕێک کلکی خەزووری کورتترین و گەورەترین وشە لەبارەی وە و حکمەتی ئەم گەشتەوە وترابێت ئەو ئاەتە پیرۆزەیە لینەڕیمان من ئاياتنا ئاەتی ئیسرا واتە بۆ ئەوەی ئاياتی خۆمانی نیشان بدەیت ئێکورە چی ئاەتە هەمووی درۆڤدە لەسەر پیشانناوە هەمووی حەدیسە هیچی ئايات نییە واتە بۆ شوێی مەلەکوتی ئاسمان و زەمینمان نیشانی ئیبراهیمدا و بۆ ئەوەی یەقین پەیدا بکات هەروەها بە موسای فەرموو باش ئەمە عەلاقەی چییە بە هاتوچێی مەحەممەدەوە ئاڕێنەمە بابەتەکە تۆزێ درو درێژە زۆری نەماوە دەی کێشە نییە ئەو حکمەت و نهێنیانی لە پێش وردەکاری ئەم گەشتەوەن بواری باسلێکردنیان بریتێ لە پەرتووکی نهێنیەکانی شەریعەت بەڵام هەندێک ڕاستی سادەن کە لە کانیاوی ئەم گەشتەوە هەڵدەقوڵێن بە قوڵ بدێنە دەرەوە بەرەو باخچەکانی سیرەتی محەممەد ئەبی ئەم هەموو درۆڤدە لەسێ ئەبوو باخچەی محەممەد باشە ئەمەیە کە کاگین وزڕایی و هاوڕانی ترەڵێن ئەمێ ئەم درۆڤدە لەسێ دەستکاری بکرێ شتیوان نییە زانستی فیزیای نوێ ئەمە بێ درۆ خستۆتەوە ئەم سەفەرەی بە درۆ خستۆتەوە ئەم گالاکسی ئێمە گالاکسی کاکێشان بە ملیار ساڵی ڕووناکیە ئەو محەممەدەی تۆ ناتوانێ بە 1000 ساڵ بە ملیۆنێ ساڵ لەم گالاکسی ئێمە بچێتە دەرەوە ئەدەی و عەرشەی ئەڵڵاتم بۆ باسکە لە کوای ئەم گردونەیە کە بە ملیارەها تریلیۆن ساڵی ڕووناکیە ئەزای ساڵی ڕووناکی چەنە؟ ساڵی ڕووناکی 1 سانیە 333 کیلۆمەترە 1000 باشە من هیچ قسە منەما چاوتان ماچەکەم ڕێزی خۆشەویستیمێ پشتگیریم بۆ قسەکەی یونس ڕاوی بەڵێ محەممەد یا بە خەو ڕۆیشتووە یان بە خەیاڵ خەیاڵی کردوتەوە لە هیچ ئاەتێکی قورئانیشە لەوە زیاتر نەهاتوو هەمووی حەدیسەکانن کە هاتوون پینەیان کردووە باسی بەهەشت و چێیان بینی و چێی نەبی قورئان کەلامی خواکەتانە ئەڵڵاکەتانە بۆچی بە تەفسیلی باسی نەکرد سبحان الذي أسرى بعبده من مسجد الحرام إلى مسجد الأقصى کاک یونس زۆر جوان تێگەیشتووە ئەڵێ سبحان الذي أسرى بعبده ئەلەویا کۆتایی پیاتۆ ئەوەی تر بۆی زیاد کراوە فەرمون بڕۆن مسڵمانان بە دوای دکۆمنتەکانە بگەڕێن ڕێز و خۆشەویستیمە چاوتان باچەکەم جارێکی تریش دێمەوە خزمەتتان گوڵاوی سەربۆر ئەم کتێبە ئابڕووی محەممەد و ئیسلامی بردووە زۆر سوپاسی سەفەڵ ڕەحمان مبارەک فووری یەکەم بەڕاستی زۆر زیرەک بووە جایزەشی وەرگرتووە لەسەرەوە شەوتان شاد چاوەکەم تکایە موسڵمانان بە هەڵە تێ نەگەن کەیمە سوکاتێکەن من ڕێک باسی توراسی خۆتانەکەم کتێبەکانی کە خۆتان جایزەتان لەسەر وەرگرتووە ڕێز و خۆشەویستی مێ شەوی شاد بۆ هەموو لایە چاوتان ماچەکەم